هاوڕێیان و هۆگرانی بەرنامەی ئەدەبی وێژنگ ئەم کاتەتان باش. ئەم شەو هاتوومەتەوە خزمەتتان بە پێشکەشکردنی دەقێکی ڕەسەنی ئەدەبیاتی کوردی، یەک لە کورتە چیرۆکەکانی چیرۆکنووسی ناسراوی کورد مامۆستا حەسەنی قزەڵجی لە کۆمەڵە چیرۆکی پێکەنینی گەدا. ئەم چیرۆکە بە ناوی پیلانی دوژمنە کە ئەم شەو پێشکەشتانی دەکەم، هیوادارم بەدڵتان بێت. کورتە چیرۆکی پیلانی دوژمن بە قەڵەمی مامۆستا حەسەن قزەڵجی. وا بزانم هیچمان نازانین، نە ئەمن و نە تۆ لە کەیەوە ئاوایە. ئەوەندەی لێمان ڕوونە ئەمەیە کە زۆر لە مێژە ئاوا دەژین و پشتا و پشتیشمان هەر بەم جۆرە ژیاون. ژیان ڕێوشوێنێکی ڕوون و دیاری نەبووە. هەر کەسە لەبەر خۆیەوە ملی کارێکی گرتووە و خەریکە شتێک بووە، خەریکی شتێک بووە. ئیتر لەسەر خوا یا گاڵی هێناوە یا پەموو، گەلێ جاری واش بووە نەگاڵی هێناوە نەپەموو. ئەو لە برساندا گیانیان وەکو چۆلەکەی بەرقۆچەخانی لە شەقەی باڵی داوە و پەرەوازە بووە. لە ترسی ئەمە هەر کەسە پیشەی باوک و باپیری خۆی ڕەچاو کردووە. بەم جۆرە ژیان ڕق هەڵاتووە و وەکو گا هەردەم لە پێستی خۆیدا ماوەتەوە. مێشکیش ئاسوودە و ڕەحەت پاڵی لێداوەتەوە و بیری لە ژیانی باشتر نەکردووەتەوە. کوڕی وەرزێر بووەتە وەرزێر، کوڕی ئاسنگەر بووەتە ئاسنگەر. ئەوانی تریش هەروە ئەگەر لە پیشەی باوکیشیان ترازا بن، هەر بە دوای ئەو کارانەدا گەڕاون کە بە میرات بۆیان بەجێ ماوە. ئیتر وانە بووە کە بەرنامەیەک دانرابێ و بڕیاری کارێک درابێ و خەڵکەکە بۆ ئەو کارە ئامادەکەن و کۆیانکەنەوە، مەگەر دەرەبەگەکان و ژاندارمی دەوڵەت خوا هەڵناگرێ ئەوان هەردەمەم کارەیان کردووە، هەر تاو ناتاوێک خەڵکیان بە کۆمەڵ ڕەپێچەکداوە و بردویانن بۆ کار، هەرچەند کارەکە بە بێگار بوو و حەقیان نەداونێ، بەڵام بە هەر جۆر تاقەکاری بە کۆمەڵ و هەمیشەیی هەر ئەمە بووە. سمایلی حەمەگەرمێنیش یەکێک بوو لەم خەڵکە. نە عەقڵی پێدەشکا و نەدەیتوانی بە تاقی تەنیا خۆی لەو عالەمی خوایە هەڵاوێرێ. پیشەی باوکی ڕەچاو کردبوو، لە چەرچیەتی دەژیا. خولجینەکەی دەخستە سەر پشتی گوێدرێژەکە و سوار دەبوو. جاری وابوو دەچووە سولەیمانی، جاری واش بوو دەچووە مەهاباد. وردەواڵەی دەکڕی و بە دێهاتەوە دەگەڕا. لەگەڵ لادێیەکان زۆر لەسەر خۆ و نەرمونیان بوو. دەیزانی پارەی نەقدیان نییە. وردەواڵەی بە هێلکە و مریشک پێدەفرۆشتن. هێلکە و مریشکەکانیشی دەبردە شار دەیفرۆشتن و سەر لە نوێ وردەواڵەی دەکڕی و دەکەوتەوە دێهات. گاڵتەی شار و لادێ لەسەر مام سمایل بوو. لە شار حکایەت و نەقڵی دێهاتی بۆ دوکاندارەکان دەجێڕایەوە. لە دێهات باس و خاسی شاری بۆ لادێیەکان دەکرد. وا هۆگری یەکتر ببوون، مام سمایل نەیدەتوانی زۆر لە ماڵەوە ئۆقرە بگرێت. لادێیەکانیش چاوەڕوانی مام سمایل دەبوون. ئەگەر درەنگ بەهاتایەتەوە وەڕەزیان دەکرد. ئافرەتە لادێیەکان لەسەر ئاوێنە و سابوون، دەرزی و دەزوو، بنێشت و کلە و کلتور پەکیان نەدەکەوت. مام سمایلیش بەڕێ دەچوو، جاری وابوو شتێکشی بۆ دەماوە. بەڵام چەرخی چەپگەر یا دوژمنی چارەگران کتوپڕ تانوپۆی پیلانێکی وایتەنی ئافرەتە لادێیەکان کلێ لە کلتوریان بڕاو چاوی ڕەشیان کاڵ بووە. مام سمایلش خەفەت دایگرت و بزە و پێکەنین لە ناو هەرێزی ڕیشە سپیەکەیدا کە ڕوخساری داپۆشی بوو ون بوو. قاوداکەوت مریشکی ئەمەریکی هاتووە. هێلکەی 3 زەردێنە و 4 زەردێنە دەکا. جوجەڵەی پۆپەزێڕین هەڵدێنێ. هەر یەکەیان بە قەدرایی 3-4 مریشکی کوردی گۆشتی هەیە. هەر کەسە مریشکێکی ئەمریکایی ببێ لە مەڕێک زیاتر قازانجی دەست دەکەوێت. مام سمایل یەکێک بوو لەوانەی ئەم بەیت و باوەی لە شارەوە هێنا بۆ دێهات. چوزانێ ئەمە دەبێتە مارەکەی شێخ خۆمەر و لە ئەستۆی خۆی دەهاڵێ. دوای ئەوە کە ناوبانگی مریشکی ئەمریکایی بە تەواوی لە دێهاتدا بڵاو بووەوە، قەلە و قوتەی دەڵاڵی شارستانی بە مریشکی ئەمریکاییەوە پەیدا بوو. هەر مریشکێکان بەدە قات و 20 قاتی مریشکی خۆماڵی دەفرۆشت، یا بە کاوڕ و گیسک دەیانگۆڕیەوە. زۆری پێ نەچوو
بێ ئەوەی شەڕەکە لە شێرێک بکرێ کوردستان داگیر کرا و بووە مستەعمەرەی مریشکە ئەمریکایی مریشک و کەڵەشێری ئەمریکایی بە فیز و دەعیەی میسیز و میستێرەوە بە کوچە و کۆڵانی دێهاتدا دەگەڕان وەکو قولە ڕەشەکانی هارلەم دیان ڕوانیە مریشکەکانی خۆماڵی کتوپڕ دەردە مریشک داکەوت لادیەکان ئەوەندەی سەرقەڵەمانیان بە شێخ و مەلادا و نوشتەیان بۆ مریشکەکان کرد فایدەی نەبوو لە پێشدا مریشکی ئەمریکایی جەندەکی گڵاوی لە کوردستان بەجێما و گیانی چەپەڵی گەڕاوە یەنگی دنیا پاشان مریشکەکانی خۆماڵیش لە قاس بە قاس کەوتن و کولانەیان بە چۆڵ و هۆڵی بەجێهێشت لادیەکانی دەستەومدامێنی شێخ و مەلا بوون و پێیان ڕوانیە کتێب ئەوەندەی ڕمڕ و ئوسترلابیان گرتەوە ئەوەندەی کەلێن و قوشبنی کتێبانیان پشکنی تەنانەت لە خەونامی ئیبن سیرینیشدا ئەم گونگڵەیان نەدۆزیەوە ئاخرەکەی گوتیان غەزەبی خوایە نازڵ بووە بڕۆن تۆبە بکەن قوربانی و خێر و حەسەنات بکەن دەردە مریشک کەلێنێکی گەورەی خستە ژیانی لادەیەکە هێلکەی مریشک بە هەموو جۆرێ فریای خەڵکەکە دەکەوت هێلکە بە کوڵاوی بە برژاوی بە کوکی بە هێلکە و شۆربا و کەڵکی لادەیەکانی دەگرت و لە جیاتی پارە هێندێ وردەشتیشی پێدەکڕا پەڕی مریشک بۆ سەرین گۆشتی مریشک لە شین و شاییدا بە تایبەتی کە ژاندارم وەکو بەڵای خوددا پەیدا دەبوون لادەیەکانی لە ڕووزەردی و لە داماوی ڕزگار دەکرد ئێستا ئەوە ئەمانە هەمووی لە کیس چوون لە هیچ ماڵێک کەڵەشێر ناخوێنێ نیوەشە و بەرەبەیان لە خەڵک تێک چووە تەنانەت ئەگەر تۆوی مەلاش لەسەر زەوی نەمێنێ تاقە کەڵەشێرێک نییە ببێتە بڵقاسم لەم ناوەدا ئەوی دەردی لە هەمووان گرانتر بوو مام اسماعیل بوو ئەو کەلێن نەکەوت بۆ ژیانی هەر بەجارێک نانی بڕابوو ئەویش وەکو خەڵکەکە قبولی کردبوو ئەمە غەزەبی خوایە بەڵام دڵی هەر قرت و قرتی بوو گەلێک جار لەبەر خۆیەوە پرتە و بۆڵی دەکرد نازانم تێناگەم منیشت تاوان و گوناهی چییە دزی کردووە پیاوی کوشتووە ماڵی خەڵکی خواردووە بۆچی دەبێەوە بەر غەزەبی خواکەوێ خوا بۆچی دەبێ غەزەب لە مریشک گرێ ئەگەر هەر دەیوێ غەزەب بگرێ بۆچی ناسێتە سەر ژاندارمەکان ئەوە تا دنیایان خستۆتە زەلالەت ئەم پرسیارانە تەنگەیان بە مام اسماعیل هەڵچنی بوو بەڵام نەیدەوێرا لە کەس بپرسێ نانی بڕابوو لەوێ بوەستێ سەریشی تێدا دەچوو هێندی بە دێهات داگەڕا هیچی بۆ نەفرۆشرا گوێدرێژەکەی دا بەرخۆی و بە لەقەلق و بە خەفەتباری گەڕاوە شاری سەردەشت دیتی لەوێش غەزەبی خوا مریشکی قڕ کردووە چونکە لەوێش وەکو ئێرە هێلکە و مریشک دەست ناکەوێت اسماعیل وا دیارە دەردەکە هەموو جێگەیەکی تەنیوەتەوە خوا غەزەبی لەویش گرتووە لێرەدا دیالۆگی نێوان اسماعیل و عەزیزە گەتە پێشێ اسماعیل دەڵێ وا دیارە دەردەکە هەموو جێگەیەکی تەنیوەتەوە خوا غەزەبی لەویش گرتووە عەزیز نەکبەت و نەهاتی ئەو وەختە ڕوویدا کە سەر و گێلاکی ئەو ئەمریکایانە پەیدا بوون اسماعیل دەڵێ دەم خۆش سەر و گێلاکی ئەو مریشکە ناڕەسەنانە ئەوەندە پیس و بەدفەڕ بوو هەر دیار بوو ئەم بەڵایەمان بەسەر دێنن عەزیز دەڵێ مام اسماعیل مریشکی چی اسماعیل دەڵێ ئاخر مریشکە ئەمریکایەکان ناڵێ عەزیز نانا بێ قەزابی من ئەمریکایەکانی نوێنەرانی ئەمپریالیزم خۆیان دەڵێن مام اسماعیل لە سایی خواوە ئەوانم نەدیوە نازانم چ دەعبا و جانەوەرێکن دەسات توخوا نەختێ باسییانم بۆ بکە با بزانم چەندە خراپن عەزیز دەڵێ ناتوانی بزانی چەندە خراپن هەر شتێکی تۆ لە دنیادا بە خراپی دەزانی ئەوان زۆر لەوەش خراپترن قسەی خۆمان بێ ئەو دەردە مریشکەش هەر ئەوان دەیان هێنا اسماعیل دەڵێ ئادەی میرزاگیان پێم بگەیەنە خۆ من لە داخی ئەوە سیل و دیقم هەڵێناوە عەزیز دەڵێ مام اسماعیل ئەمریکایەکان لەگەڵ هێندە سەرمایەداری تارانی کۆمپانیای مریشک بەخێوکردنیان داناوە دەیانەوێت فرۆشتنی هێلکە و مریشک لە ئێران بگرنە دەست خۆیان و بە ئارەزوی خۆیان بیفرۆشن ئەگەر هەر وەک جاران لە دێهات هەموو ماڵێ مریشکی ڕاگرتایە هێلکە و مریشکی ئەوان ڕەوازی نەدەبوو دیارە نەشیان دەتوانی بە تێڵای ژاندارم ڕاگرتنی مریشک قەدەغەکەن
بییان کردە و فێڵێکیان دۆزیوە وەکو فێڵی ڕێوی. فێڵەکە ئەمە بوو هێنایان مریشکێکی زۆری ئەمریکاییان نەخۆش کرد و بە پوڵێکی زۆر بە خەڵکیان فرۆشت، لەلایەک پارەیەکی زۆریان کۆ کردەوە، لەلایەکیش قڕیان خستە مریشکی خۆماڵی. مام اسماعیل دەڵێ دەک خوا لە دایک و باوکی خۆت نەستێنێ، ئەوە دەرکەوت ئەمە غەزەبی خوا نەبوو، پیلانی دوژمن بوو، دەبا خەڵکەکەش عاقڵ بن و بیر لە حاڵی خۆیان بکەنەوە. هاوڕێیانی بەڕێز، ئەم چیرۆکە یەکێک لە چیرۆکەکانی کۆمەڵە چیرۆکی پێکەنینی گەدای مامۆستا حەسەنی قزەڵجی بوو کە پێشکەشم کردن تا بەرنامەیەکی دیکەی وێژنگ هەر بمێنن بە خۆشی و سەلامەتی.